دژی فەرمانی دابەشکردنی زەویەکانیان بەسەر فەرمانبەراندا خاوەن موڵکەکانی شەقامی قائید و گوندی قوڕەگۆی سنووری ڕانیە لە بەردەم ئیدارەی ڕاپەڕین گربوونەوەی ناڕەزایەتیان دەربڕی و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکیان بەڕووی ئۆتۆمبیلدا داخست. یەکێک لە خاوەن موڵکەکان دەڵێت ئەوە بەرهەمی هەڵبژاردنە، دەسەڵاتداران خاوەن بەڵێنی خۆیان نەبوون. ئەم زەویانە بەڕاستی کە پێشتر دیارە کراونەتە باغ بەبێ ئەوەی کەوە پێشتر هیچ گرفت و کێشەیشانە بێ هەیە لە 2010 بۆ 2015 وانە باخن ئەگەر ڕێگە پێدراویان نییە ئەگەر مەجالیان پێدراوە بۆچی یوختی خۆی خانوویان کردووە مەجالیان پێداوە کە خان دروستکەن لەوێ یانەوە تا بۆچی بیا هەڵکەندووە کەواتاوانە لە وەختی خۆی ڕێگای پێدراویان هەبووە. ئەوە بەرهەمی هەڵبژاردنە کە پێشتر خەڵکیان هێناوەتە سەر جادە و کۆمەڵی وعد و وعودیان بە خەڵک داوە، بەڵام ئەمڕۆ لە جاتیەوەی کەوە وعدەکانیان جێبەجێ بکەن ئەوان هەستاون بەوەی جاریش کە خەڵک تووشی زیان و تووشی زەربەندی دەکەن. ئەو فەرمانە هەڵبۆشێتەوە کە هەڵژنەوەشێتەوە ئێمە قەرەبوویەکی باش بکرینەوە، ئێمە زەرمەند دەبین. باقی تێدای بایی 10 دەفتەریە، باقی تێدای بایی 10 دەفتەر 12 دەفتەری، هەرچی تێدای بای 7 دەفتەر دۆلاری، ئەنی بڕواو کە باقی تێدایە ساڵانە بای 15 ملیۆن دینار هەنار و ترێ ئۆشتانە دەفرۆشی. بەڵێ کە هەمان شت ئەمە چاومان لە دەستی دەرەکی نەبێ. ئەم هەرزانە هەرزی کشت و کاڵین، هەرزی باشن. ئەمە ڕوومان لە کاک باڤێڵ و کاکوباتێ بەڕاستی بێتە سەرخەت بۆ ئەم هەرزانە کە چاوێک بۆ وەعزەدا بخشێنیتەوە. خاوەن زەویەکی دیکە کۆمەڵێک بەڵگە و نەخشەی بەدەستەوەیە و دەڵێت کاتی خۆی مۆڵەتی پێدراوە باغ و خانووی لەسەر زەویەکەی کردووە و خەرجێکی زۆری لێ کردووە. ئەوان داوای قەرەبوویەکی شایستە دەکەن. داوای ئەوەی دەکەین کە شارەوانی هەستاوە بە دابەشکردنی ئەو زەویانە ببێ ئەوەی هیچ پرسێکی بۆ خاوەن باغانە بکە. ئەو خاوەن باغانە هەموو ئیجازە ئێستا من یەکێک ملوانەکە ئیجازەی ڕسمی مەیە، ئیجازەی ڕسمی مەیە 20 ساڵەوە پێش دەرمێناوە کەم عاملاتم کردو و مراجعەتی دایرەکانم کردوی شارەوانی کورس و کاڵ بەنداوەکانی قایم قامیەت شوێنەوار هەمووی هاتووە. لە 2006 1 دەفتەر دۆلاری تێچوە ئەو بیرە خەڵکەکە هەمووی زەرمەند دەبێ و دەبێ قەرەبوو بکرێتەوە بەڕاستی دەبێ ڕەچاوی ئەو خەڵکەی بکرێت دەنا بە هیچ شێوەیەکی ئاوا ناکرێت تەوسێ بکرێت. کێشەیەکی کۆمەڵایەتی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە. سەرەڕای ئەوەی زەویەکانیان باغ و خانوو بیری تێدایە و مەسروفاتێکی زۆریان تێدا کردووە کەچی ئێستا شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان فەرمانی دابەشکردنی زەویەکانیان داوە بەسەر فەرمانبەراندا. ئەوانیش داوا دەکەن فەرمانەکە بگۆڕن و باغەکانیان تێک نەدرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.